گفتگۆی زیاتر دەکەم لەبارەی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەو گرنگیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاسایشی خۆراکی داوە لە کابینەی نوێم. دکتۆر تەڵعات محەممەد شارەزای ئاسایشی خۆراک لە هەولێرەوە میوانی ئەمە دەبێت. دکتۆر ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر سەرەتا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن لە گرنگیدان بە ئاسایشی خۆراک؟ کاتی باسی ئاسایش خۆراک دەکەین پایەکە لە پایەکانی ئاسایشی نەتەوەی یەکەی سیاسی ئەو وڵاتەیەدا کە کاتی دەڵێن هەر وڵاتێکیان هەرێمێکدا دانیشتوانی زیاد دەبێتن ساڵانەدا کە پێویستیان بە زیادبوونی بەتایبەتی بەرهەمی کشتتوکاڵیە ساڵانەدا کە دێننا ئەو گۆڕەپانە لە هەرێمی کوردستان 150,000 زیاد دانیشتوان زیاد دەبی ساڵانەدا مەش تاسیراتی خۆی دەبی خۆمان ئامادەکەی پلانمان هەبیتن بۆ پلانی ناوەندمان هەبیتن و درێژخایەنمان هەبیتن بەدەر لەوەشدا کە کاتی مە هەڵسەنگاندن دەکەین بۆ ئێدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژانەی کە کرایە چ لە بەرهەمی ڕووەچی چ لە بەرهەمی ئاژەلی تەسیراتی خۆی هەبوو بۆ زیادبوونی بەتایبەتی بەرهەمی کشتتوکاڵی بەڵام هەر کێشەش ماوە ئێدی کێشەکانیش دەبێت چارەسەر بکێتن هەنگاو بە پلاندانان بۆ ئەوەی کە ئایندێکی گەشت هەبی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ببێتە سەبەتێک لە سەبەتەکانی خۆراکدا بۆ ناوەڕاست و بۆ دەوڵەتەکانی هاوسەی خۆماندا چ دەوڵەتەکانی کەنداوی دەوڵەتەکانی تر بیتن بۆ ئەوەی کە هەناردەی بەروومەکانی کشتتوکاڵەکان بکەین. تامان کە کاتی مەدەڵێن ئیدی لە هەرێمی کوردستاندا بەرهەمی گەنم ئێستا خۆبژێوی خۆمان دابین کردووە لان ئیکتیفای ذاتی سەروی تقریبا ملیۆنێک شتێک ئیدی بەرهەمی گەنممان هەبوو لە وەرزی کشتتوکاڵ ساڵی 2023-24دا لە بەروومی پەتاتە تقریبا ئێمە ئیدی دابینمان کردووە لە زۆر بەروومی کشتتوکاڵیەکاندا لە وەرزەکاندا ئێمە زیادمانیش هەیە لە بەرهەمی خۆماندا بەڵام لە عینی کاتیشدا هەندێک کەم و کورتیمان هەیە لە بەروومەکانی کشتتوکالی کە هاوڕێ دەکەین لە دەرەوەی وڵاتدا بەتایبەتی لە هەندێک بەروومی کشتتوکالی کە کارگار دەکرێتن مەسن ئیدی قوتوبەند دەکرێتن ئەوەش تەسیراتی خۆی بۆ ئایندەیدا دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان پانلەر و هاندەری بیتن. بەڵێ فەرموون. گوتت ساڵانە ژماری دانیشتوان 150,000 بەرز دەبێتەوە. دەمەوێت بپرسم لەگەڵ بەرزبوونەوەی کێروی دانیشتوان ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەو پلانی کە دایناوە و دەیکات لە 101.8 بۆ 108 پەرەدان بە کشتتوکاڵ بەرز بووەتەوە، ئایا هاوتای یەکن یان بڕێکی باشە؟ خراپ نییە باشە ئیدی بەڵام ئێمە دەبی زیاتر ئەو وڵاتانەی کە ئیدی کێشەی ئاسایشی خۆراکیان هەیە دەبی سەتادە بودجەی خۆیان تەرخان بکەن بۆچی بۆ کەرتی کشتتوکاڵ بۆ ئەوی کە کێرفەکەی بەرز بکەنەوە بۆ ئەوی کە ئیدی کێشەکان چارەسەر بکێتن ئەگە 170 بەرزکەنەوە بۆ 180 190 زیادکەن بەرووم خۆیاندا بۆ ئەوی کە ئیدی ئەم بەرهەمی کشتتوکالی زیادکەن و ئیدی دابین بکەن خۆبژێوی خولی بەتایبەتی هەرێمی کوردستاندا هەنگاوەکانمان بەڵام چتیشکرایە و ئیدی کوردستان ڕووی ئاسایشی خۆراک لە چه ئاستێکدا سایلۆکان کراوە. وڵی ئیدی هەسەنگاندن ئە بکەین ئێمە ئێستا لە بەرهەمی کشتتوکالی بەتایبەتی گەنم بژێوی ژیانی خۆمان دابین کردووە لە هەندێک فێقی لە وەرزی ئەمن دەڵێم بژێوی ژیانی بەتایبەتی خۆمان دابین کردووە لە مەسەن تەماتەیە خیارە ئیدی پەتاتەیە هەناردەی وڵاتانی هاوسەی خۆمانش کردێ لە هەنارە بەڵام لە هەندێک وەرزدا بە خۆت دەزانی ئیدی وەرزەکان تەسیراتی خۆ هەیە گەشە نەکاتن ڕووەکەکان لە هەرێمی کوردستان ئەوەیە دەبێ هاوردە بکەین بە شێوێکی گشتی لە مامناوەندین باشین ناندێن ئێستا لە هەرێمی کوردستان بۆ دابینکردنی ئاسایش خۆراکی خۆماندا بەڵام کێشەش هەر هەیە کێشەکانیش دەبی چارەسەر بکەین لەبەرچی لەبەر ئەوەی ئەمە دەوڵەتی هەتا ئێستا دەوڵەتی گەشە سندوین ئەگە بە بەردەوام بین یان گەشە پێدانی بەردەوامان هەبیتن دەبێتن ئێمە ئینپوتی کشتتوکاڵدا بەتایبەتی تۆی بڕوا پێکرا و پەیدی کیمیاوی تەکنۆلۆژیای پێشکەوتو یان تەکنۆلۆژیای زیرەک لە بواری کشتتوکاڵ بەکار بینین ئێستا جیهان بەرەو تەکنۆلۆژیای لانی پێدن ئەزیراع ذەکیە تەکنۆلۆژیای بەتایبەتی زیرەک دەڕواتن بۆ ئەوی کە ئیدی هەندێک جاران هەڵسەنگاندن بکەین ئەچکە ئەمە لێرە لە ڕاستە زەوی کشتتوکالیمان زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڵام لە عینی کاتیشدا گۆڕانی ئاوهەوا زۆر تەسیراتی خۆ هەیە لەسەر بەرهەمی کشتتوکالی لە هەرێمی کوردستاندا یان ئاوی ژێرزەویمان کەم بۆتەوە یان ئاوی سەرزەویمان کەم بۆتەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ئاودێری یان پانتایەکانی ڕوبەری ئاو زیاد بکات لە هەرێمی کوردستان بۆ ئەوی کە زیاتر ئێمە مەساحەکی ڕوبەرێکی زیاتر بچینین بە دەرەنج لەوەشدا ئیدی تۆی بڕوا پێکرا و ئامێری کشتتوکالی پێشکەوتومانی شەویتن لە بواری کشتتوکالکردن و ئیدی چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان سایلۆ دروستەکە ساردکەرەوە دروستەکە ینی پۆند و بەندا و گرنگێکی زۆر بە بازارکردنی بەرهەمە نێوخۆیەکان دەدات
کەواتە با بپرسم بۆچی ئەم گرنگی پێدانا بۆچی بۆ هەرێمی کوردستان کشت و کاڵ گرنگە ئەزانی بۆچی گرنگە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەیدا هەلی کار دەڕوخسێنن بۆ خولی بەتایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا ئیش بکەن کار بکەن لە بواری کشت و کاڵدا بۆ ئەوەی کە ئیدی زیاتر ئێمە ئەگە تەزدید بکەین ئەو کاتی بازار لێرە ئەجولێتەوە بەدەل لەوەشدا کە تو هەناردەی بەرومە کشت و کاڵی بکەیت تەسیلاتی خۆی هەیە جوولەی بازار دەبیتون بەدەل لەوەشدا کەرتی کشت و کاڵ دانی بەشدار دەبی لە داهاتی نەتەوەیی هەرێمی کوردستاندا مەسەڵەن احتیمالە مەسە 120 110 115 ئەمەش زۆر تەسیلاتی خۆی هەیە لەگە کەرتی بەتایبەتی نەوت یان لەگە کەرتی خزمەتگوزاری لەگە کەرتەکانی بەشدار دەبیتن ئەو کاتی بودجەی هەرێمی کوردستان بەتەو دەبی هەلی کاریش دەڕوخسێن بۆ خولی بەتایبەتی چاکی هاوڵاتی هەرێمی کوردستان بێتە سەرچاوەیەکی باشی داهات من بەڕێی خۆم نانی ئەو ڕووبەرێک کشتتوکاری هەیە لە هەرێمی کوردستان بەشی 40 ملیۆن مرۆڤ دەکاتن بۆ دامیکردنی خۆراکدا بەڵام لە عینی کاتیشدا دەبێت زیاتر ئێمە ئامێری پێشکەوتو تەکنۆلۆژیە زیاتر بینین بۆ هەرێمی کوردستاندا تۆی بڕۆپێکرا و پەینی کیمیاوی زیاتردا زیاتر پالنەر و پالنەری جۆتیاری خۆمان بین بۆ ئەوی کە یارمەتیان بدەین قەرزی کشتتوکاڵی دابین بکەین بۆ ئێدی خولی جۆتیارەکاندا ئاسانکاری بکەین بۆ ئەوی جۆتیاری خۆمان زیاتر بەروم کشتتوکالیان هەبیتن و کارگای قوتوبەند بکەین کە کاتی مەسەن ئێستا نمونە تەماتەمان زۆرە لە وەرزی هاویندا ئێدی ئەو کاتی کارگای مەسەن معجونی تەماتەمان هەبی تەسیلاتی خۆی هەیە بۆ ئەوی کە ئێدی ئێمە ئەو کاتی قوتوبەندی بکەین بۆ وەرزەکانی تر بەکاری دێنین نە ئیلا تەماتە ئیستی مەسەن تەماشا دەکەی مادەکانی تردا مەسەن خیارە ئێدی قوتوبەندی بکەین ئێدی بیبەرە قوتوبەندی بکەین هەر بەرومە کشتتوکاری کەمە پێویستمان پێ لە وەرزی زستاندا قوتوبەندی بکەین ئەو کاتی پێویستمان بە هاوردەکردن نییە و هەناردەش بکەین بۆ وڵاتانی هاوسەی خۆمان چێ ئێستا تەماشا دەکەین لەسەر ئاستی عێراقدا ئەوان 36 ملیۆنن بازارێکی زۆر فراوانە بۆ خولی بەتایبەتی و جۆتیاریانی هەرێمی کوردستان کە بەرهەمی خۆیان لەناو خولی بەتایبەتی عێراقیش ساغ بکەنەوە بەدەر لەوەشدا ئێدی دەوڵەتەکانی خەلیجیشدا دەتوانین ئێمە هەناردەی بەتایبەتی بەروم کشتتوکاریەکەی خۆمان بکەن ئەو کاتی پارەی قورسیش دێتن بۆ هەرێمی کوردستان زیاتر دامین دەکەین زۆر سپاس دکتۆر تەڵات محەممەد شارەزای یاسایشی خۆراک